زۆر سپاس خۆشەویستان دووبارە چاپلەیەکی گەرم بۆ گروپی سینیۆ دووبارە چاپلەیەک بۆ گروپی سینیۆ زۆر سپاسان دەکەین بەو پارچە جوانە کە زۆر خۆش بوو زۆر بە جوانی بەرنامەکەی کردوانێ خۆشەویستان هەموو لایەک بەخێر بێن و خاستن لە ماڵەوە زۆر سپاسی جنابتان دەکەین کە ئێمە بۆمان هەیە میوانی ئێوەی خۆشەویستان بین پێشەوەی کە دەست پێ بکەین دەمانەوێت سپاسێکی گەرمی سپۆنسەری سەرەکیمان بکەین ئەویش بە ناوی ئارگە نەورۆزی مۆبیلیا زۆر سپاسیان دەکەین چاپلەیەک بۆ سپۆنسەری سەرەکیمان ئارگە نەورۆزی مۆبیلیام کە ئەو قەنەفە جوانەی کە لیجنە لەسەری دانیشتووە پێشکەشی یان کردووە بە ئێمە خۆشەویستان وەکو دەزانن لە قۆناغی دووەم هەموو بەرنامەیەک کۆمەڵێک لە بەشداربووەکان منافسی یەکن و بە پۆزیتیڤی بێگومان یەکی پارچەیەک مۆسیقا پێشکەشەکەن بە هاوکاری ئەم گروپە جوانەی بە ناوی سینیۆ وە لیجنە ڕێی خۆی دەدات و پۆینت وەردەگرن بەڵام ئەو پۆینتانە لیجنە لە 150 دەخوات ئێوە لە ماڵەوە دەتوانن ببن بە لێژنە بەداوای لەبوونەکەم ئێوە ناتوان ببن بە لێژنە ئێوە میوانی ئەمن ئێوە لە ماڵەوە بن بە لێژنە چۆن ئەویش لە کۆتایی بەرنامەکە دوو بەشدار بوو دەرئەچێت بۆ فینال بەڵام لە ماوەی یەک هەفتە ئێوە و کاتتان هەیە یەکێک لەو دوانە دەربچێنن بۆ فینال ئەویش بە ژمارەی SMS بنێرن بۆ 92 52 و مامۆستا هەڵکەوت زەهێر بێگومان دوایش بە جوانی بۆتان باس دەکا ئەگەر لەبەرەکە من زۆر بە قساکەم خۆشەویستان حەزەکەن بەشداربووەکان بانکەین هەموودان حەزەکەن بە چەپڵە منەوێ بزانم یس ئۆکەی خۆشەویستان یەکەمیان ئەویش گوڵەباخی بەرنامەکەمان شەرمین خالی چاپلەیەک بۆ شەرمین خالیت خۆشەویستان ئەستێرەیەک لێرەوانێ دووەم بەشدار بوو وشیار جەحفەر وشیار جەحفەر دووبارە چاپلەیەک بۆ وشیار جەحفەرگیان سوپرستار وەرە تەنیشتیەوە بۆستە سێیەمیان کاوە فارس کاوە فارس بەخێر بێ چاپلەیەک بۆ کاوە فارس هەڵۆ خۆی کردۆ بە ڕەش بلەک ئەوەی تریان جەحفەر محەممەد بۆ جەحفەر محەممەد و ئاخیرەم بەشداربووی ئەم بەرنامەیە دلۆڤان دووبارە چەپلەیەک بۆ دلۆڤان ڤانون واو فەرموون خۆشەویستان سێریان کە هەر 1 2 3 4 5 سوور خرام لە حساب هەر فێنجیان بە شانازی و وەستاون لێرە شەرمیگیان هەست هەستم تۆزی ترسم هەیە بەس لیجنە چۆنە و لیجن جوانە لە بەرامبەرت دانیشتووە زۆر خۆشحاڵم بۆت هەیە ئەوانە گوێ لە تۆ بگرن و کچۆ مامۆستایەک گەورەت بکەن جێگە شانازیە لە بەرامبەرەوەوە کە ئێستا من گۆرانیەوە زۆر سپاس ئەی جنابەت باشە زۆر سپاس بەخێر هاتنی هەموو میوانی بەڕێز دەکەم سپاسی بۆ لیژنە خوشەویست ئەکەیت دەست خۆشی لێ یەکەم و زۆر سپاس جەحفەرگیان ئۆکەی ببورن پیشەی کار تشتێکی ئەژ خۆبیری زاغ و حتا پایتەختی هەرێما کوردستانی هەولێری سڵاو بۆ لیژنەی جوان و جمهورەکەت سڵاو بۆ توژێک زۆر سپاس کاوەگیان زۆر سپاس بێگومان و جەحفەر بەڵێ نیش پێشەکی پیرۆز بەشگەری ماڕاستی و مامۆستا بەرەزان دەکەم لەکوێ هاتووی سۆران چەپڵە پیرۆز بەچی گەرمی شەرد و هونەرمەندی خۆشەویست کاک میرە و کاک هونەری بەرەز ئەوانیش ئامادەن الله هەڵدێر نەمان بینی هاتووی میرە و هەڵدێر بەڵێ بەخێر هاتنێکی گەرمی میوانە بەرەزەکانش دەکەم و ستافی کارمەندانی ئەوەی کە زۆری ئەزێت زۆر سپاسگیانە و دلۆڤان لەکوێ هات ئەس کۆمەڵگا سێبیران سەر بە هەولێری ئەس دەستپێکی بخێراتنە هەم میوانی بەڕێستکەم و تایبەت دەشنێ خان
و كيكي قادر أسحت جل زور سپاس زور سپاس خانم بناوی شرمین خالید ئێستا گۆرانی من بۆ دڵت چه گۆرانیەک ئامادە کردووە؟ گۆرانی خۆمە خۆتە واو هیوادارم بە دڵیان بێ بێگومان بە دڵیانە بێ ماوا هیوادارم بە دڵیان بێ زۆر سپاس خۆشەویستان شەرمین خالید ئێستا بەردەوام بدەبێت و دوای دێن بۆ لای لێژنەی جوان و هیوادارم کاتێکی خۆش بن بەسەر بەس چەپڵەیەکی گەرم 2 بار و 3 بار و 4 بارە شەرمین ناو چییە؟ شەرمین شەرمین کێ؟ خالد لەکوێوە؟ لە سلێمانیوان ئێوارەی دڵتانگی من پەنجەرەی داخراوی تۆ بێکەسن شەقامەکان چاوەڕێ هاتێنی تۆ شادالارەکەی چاو خۆمارم بێقەرارم مریەمێ سابڵاغی پیرۆزە بۆ قەناغی دوو ئەت بینینەوە هیوادارین شتی باشتریش ئامادەکەی سوپاس خافیز
واو دەستەکانت خۆش بێ زۆر ئەترسای دوانیە لەبەرکە بە منت دوایی بەڵام زۆر باشە کردت هیوادارم بەدڵیان نازانم زۆر ترسام من بەدڵم بوو ئێوە بەدڵتان بوو بەدڵتان بوو بزانین لێژنە بەدڵیەتی خۆشەویستان دەچین بۆ لای لێژنەی بەڕێز مامۆستا هەڵکەوت سایر فەرموو زۆر سپاس دەشنێجان سەرەتا بە خێراتنی میوانە ناکەم دەستخۆشیش لە گروپی مۆزیکەکەم و بە خێراتنی دووبارە هونەرمەندی خۆشەویست کا قادرەسا دەکەم کە میوانداری قبول کردین ئەمڕۆژ بێگومە دەست خۆش خات و شەرمن بە شێوەیەکی گشتی باش بوویت بەڵام دەرچوونت هەبوو لە تۆن هەندێک جار لە مەقامی سولەمی گۆرانەکە دەرەچوویت بەڵام حزورت لەسەر مەسرح زۆر باش بوو جوڵەت زۆر باش بوو و هەوڵ داوە کارێکی تازە بکەیت کە گۆرانەکە تازە بێ ئەویش نوێخوازیەکە یەکێکە لە هەدەفی بەرنامەکەی ئێمە کە چۆن دەنگێکی تازەمانەوێ خۆزگە هەمویان بیانتوانە شتی تازە بڵێن زۆر باشەوە و بە شێوێکی گشتی باش بینیم سەرکەوتوو بیت و بزانین ڕای برادران چیە چاپلەیەک بۆ مامۆستا هەڵکەوت زایر مامۆستا دەستخۆش شەرمی خان بەڕاستی وەکو هونەرمەندێک وەکو کاک هەڵکەوت باسی کرد سەرکەوتوو بووی لەسەر شانۆ بەڵام دیار بوو وەکو تۆنەکانت جێگیر نەبوو وەکو تۆنی مەقام لایەدا لە ریتم باش بوو وەکو ریتم لای من وشەکان نەداهاتنە بەرجێ بەڕاستی وشەکان وازەح نەبوون بەس وەکو هونەرمەندێکی بوێر ئەمڕۆ داهاتێ بەرچاو و هیوادارم سەرکەوتوبی زۆر سپاس چاپلەیەک بۆ مامۆستا چێتۆنەوەرۆ زۆر سپاس بۆ قسە جوانەکانت خاتوهانی یەکەم جار کێڵە بۆمان هەیە بڵێن ئیمڕۆ زۆر جوان خۆت گۆڕیوە چاپلەیەکی بۆڵێن من بێگومانە پشکی یەکترێکین خانمەکان شەرمیان زۆر سپاس پیرۆزبایت لێکەم من نەزانم زۆر ئەترسایی دیار بوو پێێتە زۆر ئەترسایی لەبەر ئەو نەشازانیشی چۆن ئەو جارەی گوێمان لە دەنگ لەبەر پرۆڤەی کەم بوو ئەمڕۆ گۆرانی خۆم بۆ یەک دوو جار پرۆڤەمان کرد هەموویان کەم پرۆڤیان کرد بۆیە باشە بەڵام بەعام زۆر باش بوویت منی شەرۆ نەزەرەی چێتۆم هەیە کە تۆزی پوشەکانت ئەسان ناهاتە گوێکی چییە یانە ئەوی شاید هەرینەوە ترسە بێ بەرحاڵ زۆر باش بوو سەرکەوتوو بی چاپلەیەک بۆ خاتوهانی هەر بژی دکتۆر محەممەد زازا تەنکی پێ بۆ بە شەرمین جان بڕاستی ئەو حزور ئەوەدا باش بوو وەک هونەرمەندێکی جوان تشتێکی باش بوو ئەو مێلۆدیەکتە بۆ خۆ هەلبژارتیە یان چێکریە مناسبی تەیە مناسبی ئەمرێتەیە بۆ گەنجانگەرکی باشە هەر وەک برادەران گوت نەختێک پێویست بوو دەنگ ڕاست بووش مەقام دەرنەکەوی وەکی دی نسبەت من باش بوو زۆر سپاس بەڕێز کادرەسەد لا چۆن بوو دەستخۆشی لێ دەکەم بۆ خۆی هەنگاوێکی زۆر چاکرد تۆ یەکەم جار بێت و ئاوازێکی خۆتە بێت لەسەر شانەوە بەڵام من یەک شت داوا دەکەم تۆ وەکو مامۆستایان باسان کرد ئیستقرار نەبوو لەسەر توونەکانەوە هیچ تاوانێکی ئەو مۆسیقاژەن و پرۆڤەکردی تێدا نییە خۆی دەبێ هونەرمەند پێشەوە بێتە سەر شانۆ کۆمەڵێک ڕاهێنانێ بیکا بە زمانی بە قورگی بە لێوەکانی بۆی گەرمیکە چۆن وەرزشوانێک دەوێت ڕابکاتن خۆی گەرم کاتەوە تۆش پێویست بەوەی کە گۆراین دەڵێ دەم و لێ و قورگەکان گەرم بکەیتەوە ئەوە پێم وایە هەنجەتێک نییە بۆی بە برادرانی مۆسیقاژن بگرین بەڵام بۆ خۆی لە خۆڕ هەنگاوی چاک و دەست خۆش بە هیوادارم سەرکەوتوو بیت سپاس هونەرمەند کادر ئازاد هەر بژی بڵێ مامۆستا هەڵکەوت سایر ئێستاش دکتۆر نکمە 8 دەرەجە لەسەر 10 8 واو چاپلەیەک وانە ئۆکێ منیش 8 چاپلەیەک زانم زۆر سێرکە 8 لە 10 یعنی خەریکەدا زۆرە لای منیش هەمان شت 8م پێدا تەواو لایەوان سوپرستاری لای من 6 دەرەجە 6 دەرەجەش هەر زۆر مهمە لای من بە هەمان شێوە 6 دەرەجە 6 پلە زۆر سپاس کۆی گشتی دواتر ڕایگەێنین کە هەر پێنجان ئامادە
خۆشەویستان دووەم بەشدار بوو چۆپڵێک وشیار جەحفەر وشیار کاک وشیار چ گۆرانیەک هەڵبژاردووە؟ گۆڕانی هونەرمەند شار کوچەر خەڵکی زاخۆش دووبارە چۆپڵێک بۆ وشیار جەحفەر وشیار جعفر لەکوێوە؟ لەزاخ دادیلان کی بەژینم بەژینەلۆم کوڕی زۆبە بخەوینم بنەبینەلۆم واری تو سارامنی دلالم تو یارامنیم گلال بربینامنی دل کاک وشیار تۆ سەرکەوتی بۆ قۆناغی دوو تبني بينا كبن الزور كتشوار خوم چاچابانه كبن من چينا سر خوم تبني بينا كبن الزور كتشوار خوم چاچابانه كبن من چينا سر خوم هش مشفتم دردام تبنگی من گردام هش مشفتم دردام تبنگی من گردام بگرنه جینا لیوان من جبیر کر یا وستدام بگرنه جینا لیوان من جبیر کر یا وستدام من شكان قالوش عشق وابينم لبردلم رشكش جيانو خوش يجينم نتادلم من شكان قالوش عشق وابينم لبردلم رشكش جيانو خوش يجينم تبيو عزو تتشاكبين يك قسا ويك زمان بين تبيو عزو تتشاكبين يك قسا ويك زمان بين ببینیم خوش یاجینیم دل خرسن و را دروازین ببینیم خوش یاجینیم دل خرسن و را دروازین دل برین دارم جدر با بینا کبد ورلم بکچارم کلوکو بالجنم دل برین دارم جدر با بینا کبد ورلم بکچارم کلوکو بالجنم بکود ناکم ابینم اخستم بچافشینم بکود ناکم ابینم اخستم بچافشینم دیرک دل من دام دل بجو بارج خوینم دیرک دل من دام دل بجو بارج خوینم چاپڵەیەک زۆر سپاس کاک وشیار واو زۆر سپاس دووبار بۆ گروپی سینیۆ زۆر سپاس بەڕاستی کارێکی زۆر جوان چاپڵەیەکیان بۆ لایەن زۆر سپاس دووبارە زۆر سپاس بزانین لێژنەی بەڕێز چیڵە و چی ناڵێن فەرموون
سپاس کاکو شێر سپاس ئەدا و حزورەتە سەر شانۆ باش بوو بڕاستی سپاس مامۆستا ڕزمژی تا حدێکی باش بوو خراپ نەبوو مشکلەکتە هەبوو مەقام جار جار خەتی مێلۆدی ڕاست نەبوو لەفز پێویست بە باشتر بە و دەنگێتەژی توتوانی باشتر بکی براهێنان وەکی دن خۆشە دەنگێتە وەک خامک خۆشە بە سێ ڕاهێنان ژێر دەژە سپاس زۆر سپاس دکتۆر محەممەد زازا چەپڵێکی بۆ لەیەن خۆشەویستان خاتوهانی بەڕای من زۆر خۆتۆ باش ئامادە نەکردو من وام بینی نازانم یانێ شاید وەکو حاڵات وەکووانە ئۆکەی بوو وەلێ وەکو ئەگرە قوڕک شتێکم نەبینی کە لەو جارێکێتر زیاتر بووێت بەسەر چاوم سپاس چەپڵێک بۆ خاتوهانی زۆر سپاس مامۆستای بەڕێز هەڵکەوتایر فەرموو کاک وشیار دەنگت خۆش بێ بەڕوویەکی خۆشەوە هاتبوو پێکەنی دڵی خۆش بوو خۆی ئامادە کرده بوو جار جار لە تۆن دەرەچوو بەڵام هەوڵێدا خۆی بگرێتەوە ڕێتمی باش بوو سەرکەوتوو سپاس بەڕێز چەپڵێک بۆ هەڵکەوتایر مامۆستای بەڕێزمان گڵۆپەکە ڕێک بەرامبەر من و مامۆستا بێ بۆستی مامۆستا چێتە نۆرۆز ناتبینین ئێمە لێرەوە بەس فەرموو دەستخۆش کاکوشیار سپاس دیارە وەکو حزور لەسەر شانۆ زۆر باشووی بەڕاستی بەڵام ئەو گۆرانی شیاو نەبوو لەگەڵ دەنگت بەڕاستی وەکو تۆن جار بەجار لە تۆنت لادا لە میلۆدیەکە وەکو ڕیتم باش بووی تەلەفوزیش لای من زۆر وازەح نەبوو کە وشەکان وازەح نەبوو لای من بەهەرحاڵ هیوادارم سەرکەوتبی سپاس ئێژای دەستێک چەپڵایەکە زۆر سپاس هونەرمەند کادر ئەسەد ئامادەبوونی لەسەر شانۆ زۆر جوان بوو زەردەخەنە هەمیشە زەردەخەنەیە بۆ زۆر گرنگە ئەو ڕتمەی کە داینابوو دەکرا ئەو ئارەزی خۆتی بەڵام دەکرا شتێشکەی دەستنیشان کردبە بەهەرحاڵ من دەستخۆشی لێ دەکەم ئومێدوارم سەرکەوتو بێت بێگومان زۆر سپاس دەکەین ئێمەش دەستخۆشی لێکەین مامۆستای بەڕێز مامۆستا هەڵکەوتزاهیر پۆینتەکان کاکوشیار نەکمە 6 سپاس ئێژای لە لای منەوە 4 سپاس خاتوهانی لای من 7 سپاس لای من 5 سپاس 6 زۆر سپاس حساب ئەکرێیان زۆر ساز بۆ کاگوشیار چەپڵێکی بۆلێن خۆشەویستان بێگومان ئێمە بەردەوامین لەگەڵ سپۆنسەری سەرەکیمان بە ناوی ئارگە نەورۆزی مۆبیلیا چەپڵێک بۆ سپۆنسەری سەرەکیمان پێشترە خۆشەویستان ئێستش سێم بەشدار بوو بە ناوی کاوە فارس کۆوە فۆرس لیلوکی پاتو جوانیم دلالی پاتو جانیم جانیات جانی لته پیروز بید جینات جانی خیر و خوشی بید زۆر باشە سەرکەوتوو بیت من دوره برینا دل من کوره ابینا من یا بدرمان ابیناش دل گلک زوره بریوان ابینا من
بوچی از قربان بریبان بریبان ابینا من یا سالگه بریبان بریبان دست دستم نیواگرگه بریبان بریبان بجش بوچی از قربان بریبانی گولا زریم هیشو سوداج من بریم کتم نفتو را ابینا دچل من کریم بریبان بریبان ابینا من یا سالگه بریبان بریبان دست دستم نیواگرگه بریبان بریبان بیجش بوچی از قربان زور سپاس چاپلێک دووبارە بۆ کاکاوە بە جلی ڕەش بابێن ئێرە بوەستین لەبەر ڕەنگ و شت لێژنەی بەڕێز لە هونەرمەند کادر ئەسەد بەڕاستی دەنگێکی جوان دەنگێک پڕ لە حساس دەستخۆشی لێ دەکەم بێگومان تۆ پێم وایە گۆرانی بێژی بەڕاستی واو زۆر سپاس دیار هەندێک شت هەبوو لەناو گۆرانەکە بەڵام بەهەرحاڵ من دەستخۆش لێ دەکەم دەنجێکی ناسک زۆر بە حساس گۆران دەگوت چاپلێک بۆ هونەرمەندی بەڕێز کادر ئەسەد دەستخۆش کاکاوە دەستخۆشیش لە گروپی مۆسیقا دەکەم بەڕاستی کە بە شێوەیەکی زۆر جوان ئەو مۆسیقایان پێشکەش کرد دیار بوو وەکو کە قادر باسی کرد وەکو گۆرانی بێژێک داهاتی بەرچاوم بەڵام لە هەندێک لە ڕستەکانی میلۆدیەکان هاوارکردنێکی پێوە دیار بوو هاوارکردنت دەکرد کە ناکرا بەو زەقیەی هاوار بکەی لە ڕستەکانیەوە بەڵام مەکۆڕیتم باش بووی ئەدای شت باش بوو جار بەجار تۆن لای ئەدا بەڵام بەگشتی زۆر باش بووی هیوا سەرکەتم بۆ دەخوازم زۆر سپاس مامۆستا چەتۆ مامۆستا چەتۆنەوەرە زۆر سپاس دەست خۆش کاکاوە بە شێوەیەکی گشتی باش بووی لەگەڵ هەستی گۆرانەکە ئیحساسی گۆرانەکە باش تێکەڵ ببووی هەندێک جار دەرچوونت هەبوو لە تۆن نەشازت کرد کەمێک ئەکرێ باشتر خۆت ئامادەکردایە ڕەنگ بێەوەشە ترسە و جمهور دانیشتۆ یەکەم جارە بەرامبەر بەرامبەر جەنابەت لێژنەشدا بنیشی بێگومان ئەو شتە هەیە بەڵام بەعام باش بوو دەستخۆشی لەکەم سەرکەوتوو بوو چاپلەیەکی گەرم بۆ مامۆستا هەڵکەوت زۆر سپاس مامۆستا هەڵکەوت خات و هانیگیان فەرموو بەڕای من ڕەنگی دەنگت زۆر جوانە بەڵام ئەو گۆرانیە ئەحساسەکەم بە دەنگی تۆی ناخوارد دوای ئەوە زۆر ئەتویست تۆن ئەڵێن هەواڵکەیت ئەو کارێکێکە کە لە تۆن خارج بیانێ ئەو ارتباتە لەگەڵ خۆت ناگرت بەڵام بەعام باش بوو سەرکەوتوو بی زۆر سپاس سپاس خاتوهانی دکتۆر هەمەزازە سپاس کاکاوە ئێمە برایامە پێویست بووتە گۆرانیکی دی هەلبژارتە ممکنە لەگەڵ دەنگێتەوەی باشتر باە ئەوە یەک یا دووەمین پێویستە تە بزانی بە ئەو گۆرانی ئەبراهیم تاتلیسەکە کە ئەگەر کاروان نزاکیە کرێ یاخوا ئەو غەڵت هەر کۆپی کرێ
مامۆستا من لە دەنگی وی گولی بیا بله آخر بس ئێتە واجبێتە بناسی کیە و تجبراهیم تاتلیس یەکسەر زۆر سپاس مامۆستا بۆسم تجبراهیم تاتلیس ببیستە باشتر بگۆتایە ئەو یعنی تەقلیدی تەقلید یعنی چۆن دبە ئەدا و حزورێتە زۆر باش بوو بڕاستی رەزم حیا حەدێکی باش بوو بەس المەقام گەلێک جارە بڕیام دەرکەتی تایبەت طبقەی بەرز موفق نەبووی تێدا ئینشاءالله سەرکەوی سپاس چاپڵەیەکی گەرم بۆ دکتۆر محەممەد زازا زۆر سپاس مامۆستای بەڕێز مامۆستا هەڵکەوتایت لای من حەوت چاپڵە لای من 6 چاپڵە والله لای من 4 هەر چاپڵە لای من 7 پلە واو لای منیش 7 پلە واو زۆر سپاس شویستان پێشەوەی کە بەردەوام بین دووبارە دەمانەوێت سپاسی سپۆنسەری سەرەکی بکەین ئەویش ئارگە نەورۆزی مۆبیلیە چەپڵەیەکیان بۆ لێن بە بۆنەی ئەوانە توانین ئەم بەرنامەیە بەردەوام بین بەم بەرنامە جوانە خۆشەویستان بەشداربووی سێیەم ئەویش بە ناوی کێزانێ چوارەم 1 2 3 چوارەم جەحفەر محەممەد بزانین ئەم چی ئامادە کردو لەگەڵ گروپی جوانی کوردی گروپی سینیۆ بزانین چی ئامادە کردو جەحفەر محەممەد ئەمەد خەڵکی خەلفام دەنوشتی سۆڕانم تۆ هیچ جارێ بەژاری لەم بەرنامە نەکردووە ئەتناسمەوە بێ شەڕەوە از نامت دخینم جبرارکات بارینم آگرین هاتنی با دل من ابرو دنگت تليليا قل قيريا يا رامن نورز هاتو قلو ريحان ججنام يلبستو ايكي نورز هاتو قلو ريحان ججنام يلبستو ايكي من دل كيزك ناسك 14 سالي حوشا مالا باب خود مالي من دل كيزك ناسك 14 سالي حوشا مالا باب خود مالي باشه پیروز به چەپڵەیەک بۆ جەحفەر محەممەد چیت ئامادە کردووە گۆرانی چی جەمشید واو چەپڵەیەکی بۆ لێیان زنينة دسرو لسر سرينة نسكولنا زنينة جندة دمسكم آمينة جندة دمسكم شيرينة هي آمينة آمينة هي او اول ربانه بروك وجه كل
تێکەن ئەی هاوار بەڵای یارەچێ گوڵێکی تێکەن ئەی هاوار بەڵای یارەچێ دەسرەو لەسەر سەرینێ نەسکۆڵێنا زەنینێ دەسرەو لەسەر سەرینێ نەسکۆڵێنا زەنینێ چێندە دەمەسکەم ئامینێ چێندە دەمەسکەم شیرینێ دەسرەوە لەسەر سەرینێ نەسکۆڵێنا زەنینێ دەسرەوە لەسەر سەرینێ نەسکۆڵێنا زەنینێ چێندە دەمەسکەم ئامینێ چێندە دەمەسکەم شیرینێ هەی ئامینێ و ئامینێ چاپلەیەکی گەرم بۆ جەحفەر محەممەد. زۆر سپاس. فەرموو بێ زەحمەت ئەلەو ناوەڕاستە لێژنەی بەڕێز فەرموون. سپاس کاک جعفەر. بڕاستی دەنگی حضورەتە خورتە حضورێکی باشی تە هەیە بە حەیەویەتێکی زۆر باش شێوەیەی شاهی سەرکەوتی بەڵام چەند ملاحەزاتێم هەنە سەبارەت مەقام جارجار نەشاز بوو وەرە و گورانی پێویست بە نەشاز نەبێ ڕزم جار جار دەرەنگتە دەست پێت کرد جار جار بۆ شاهیە پێویستە یەک سەر عین بە ئیقارە دەست پێ بکی دەنگێتە نەختکی وشکە پێویستە نەرمتر ببە سەرکەوتی بی ئینشاءالله. سپاس. زۆر سپاس دکتۆر محەممەد چاسا چەپلەیەکی بۆلێن. زۆر سپاس بۆ ئەو گۆرانیەوە حاڵەتانە جوان بوو وەکو بینین شتێکی باش بوو سەرکەوتوبی. سپاس خاتوانی چەپلەیەک. کاک جعفەر دەستت خۆش بێ دەنگیشت خۆش بێ بە دڵێکی زۆر خۆشەوە هاتبووی دڵی خەڵکەکەشت خۆش کرد جەماوەر ئەوە باش بوو بەڵام لە قۆناغی یەکەم ئێمە پێمان وتی ڕاهێنان زیاتر لەسەر دەنگت کە زیاتر گرنگی بدە بە خۆت چکم هەندێک دەرچوونت هەبوو لە تۆنی مۆسیقا بەڵام بە شێوێکی گشتی باش بووی. زۆر سپاس مامۆستای بەڕێز مامۆستا کەوتە. دەستخۆش کاک جعفەر کە بەڕای من خاڵی سەرکەوتنتەوە بوو کە توانیت لەسەر شان و حزوری خۆت بنوێنی بەڵام لای من ئەوە گرنگە کە گۆرانی بێش زۆر جار هەیە بۆ خۆی گۆرانی ئەڵێ بەڵام چۆن ئەگەینی بە جەماوەر تۆنەکانی میلۆدی لە 3 تۆن تێ ناپەڕی بەڵام تۆنەکان لە هەمان کاتدا خاوێن نەبوون بەگوێ من ناداهاتە بەرگوێ بە خاوێنی ڕیتمت باش بوو هیوادارم سەر بکەوی. زۆر سپاس. زۆر سپاس مامۆستام چێتۆ نەورۆز و هونەرمەند کادر ئەسەد. من سەرەتا دەمە هەندێک ڕاستکردنەوەی ئەو گۆرانی هونەرمەند کاک جەمشید نییە دیارە فۆلکلۆرە هونەرمەندی ناسراوی گەلەکەمان حەمەد جەزاش ئەو گۆرانی گوتۆ کاتی خۆی بەهەرحاڵ بەس ئەو ڕاستکردنەوەیک بۆی بزانێ تەنها ئامادەبوون لەسەر شان و باش بوو پاوەرێکی چاکتە بوو بەڵام بەڕاستی دەبا زۆرتر خۆتی لا کردبایە بەڵام هیوادارم سەرکەوتوبی. زۆر سپاس هونەرمەند کادر ئەسەد. مامۆستا هەڵکەوت زاهیر هەلەمانە پۆینت لای من 6 سپاس. لای من 5. زۆر سپاس. لای منی شەر 5. زۆر سپاس. لای من 4. زۆر سپاس. 4. زۆر سپاس. زۆر سپاس. زۆر سپاسان دەکەین دووبارە خۆشەویستان چەپلەیەک بۆ جەعفەر محەممەد. ئاخیرەم بەشدار بووم بە ناوی دلۆڤان ڤەنۆن و ئەگەر بتانەوێ بزانن کێ لەم چوارە دوانیان دەرەچێ بۆ فینال پێتان ناڵێن دوای ئاهەنگێک یان گۆرانێک کە هونەرمەند کادر ئەسەد پێشکەشمانەکە دوای ئەوە پێتانەڵێن لاتۆن چۆنە؟ ناوت دلۆڤان زەنۆن. فەرموو کاک.
ووزي بردكم دنيا يا تبي هو ياري ياري ويظلم ياري. اوكي سەرکەوتی بۆ قەناغی دۆم پیرۆز بایلێک. مزاني أو ضليتم وكو أسمان فراونا بلام دركوت أو أسماني توم همو ورز ببارنا خطايك يا كبيب رواي دنيا خطتنا ما بستم خطايك يا ضلبي واي وشا كان الدور لستم دفن بلي خطايك يا وشا كانت دور لستا خطايك يا ضلبي واي دنيا وتنيا خوت ما بستم روحي شد في ببخشم للاي تزور في بهايا جواني دبوتا بربستي خود فوني عشقت لي ونايا خطايك يا كبيب رواي تنيا خطتنا ما بستاش خطايك يا ضوبي هواي وشا كان الدور لستا بو بمضي خطايك يا وشا كانت دور لستا خطايك يا ضوبي هواي تنيا وتنيا خوت ما بستم دووبارە چەپلەیەک بۆ دلۆڤان گەلێک سپاس. واو زۆر خۆش گۆرانێکات بێت بەلای من و سپاس بۆ ئەو گۆرانی خۆشەوی هونە من بارەبان بۆنێ سپاسی ئەکەین ئێمەش لێشنەی بەڕێز فەرموون. دەست خۆش دەنگ خۆش کاک دلۆڤان بە شێوەیەکی گشتی خۆت باش ئامادە کرده بوو اختیاری گۆرانیەکەت لەگەڵ دەنگت مناسب بوو باش بوویتە ناوەڕۆکی گۆرانیەکەوە جارێک لە ئیقاع دەرچووی هەندێک جاریش لە تۆن لادەدا بەڵام بە شێوەیەکی گشتی من ڕام لێت بوو سەرکەوتوو بی. زۆر سپاس مامۆستا هەڵکەوت ساهیر. بەڕای منیش دەنگێکی باشت هەیە بە قووەت وە باشەتانی سێ تەرەفێ تەڵعان ترست هەیە شتێکی تەبەعی بەلای منیشە زۆر باش بوو سەرکەوتوو بی. زۆر سپاس سولەمەند خاتوهانی. سپاس کاک دلۆڤان بەڕاستی ئەدا و حزور لەسەر شانۆ زۆر باش بوو
تلفظ زۆر باش بوو لەفزیتە جار جار مەقام نەشاز تەرچێت بوو پێویستە نەختێکی ڕاهێنان بکی دەواازی دەنگێتە زۆر خۆشە نەبەرات نەخۆشک هەنە گەلێکی سپاس زۆر سپاس دکتۆر محەممەد سازان دەستخۆش کاک دلۆڤان وەکو لە بەرنامەکانی تریش باسمان کرد هەڵبژارنی گۆرانی زۆر پێویستە بەو گۆرانی بێش بەڕاستی زۆر جوان خۆ ئامادە کرد بوو وەکو تۆن باش بووی وەکو ئەدا باش بووی بەڵام دیار بوو زۆر پەلەتە کرد گروپی مۆسیقا زۆر بەڕێک و پێچی لەگەڵت ئەڕۆیشتن بەڵام تۆ پەلەتە کرد بەس بەگشتی لەم گۆرانێدا زۆر سەرکەوتبی هیوادارم لە دوا ڕۆژ ببی بە گۆرانی بێژی سەرکەوت زۆر سپاس مامۆستا چتەنەوڕۆ وا پێدەچوو لە ئامادەبوونت و لە چاوەڕوانی ڕتمەکان و دەستپێکردنت وا پێدەچوو کەسێکی شارەزابی لە مۆسیقا نازانم ئەگەر بەڵێ ئەس چەند ساڵت مۆسیقەدا کار دکەم ئەس عازف سازێمە گۆرانی بەڵێ وا پێدەچوو بەرحاڵ ئیختیاری گۆرانەکەت زۆر باش و لای من ئەوە بوو چۆن بستە لای بەرگدوریەک چاکەتێک بۆ خۆ دروستکەی دەست خۆش ومێدەخوازم سەرکەوتوو زۆر سپاس بۆ دلۆڤان 8 دەرەجە وەرگرت سپاس لای منیش هەروەها 8 زۆر سپاس لای منیش 8 واو لای منیش اتفاقمان نەکردو بەڵام هەر 8 پلەم داوات واو 8 پلە هۆ دەم زۆر سپاس کاک دلۆڤان بڕۆ ئیسراحەتێک کۆ خۆشەویستان پێشەوەی کە بەردەوام بین دەمانوێت زۆر سپاسێکی گەرمی سپۆنسەری سەرەکیمان بکەین ئەویش ئارگە نەورۆزی مۆبیلیا کە لێژنەی بەڕێز لەسەر ئەو قەنەفە جوانە دانیشتن ئەوان پێشکەشیان کردوین چەپڵێکی گەرم بۆ سپۆنسەری سەرەکی ئارگە نەورۆزی مۆبیلیا خۆشەویستان وەکو دەزانن لە کۆتایی بەرنامەکەتە دوان دەرەچن ئێوەش لە ماڵەوە لەوە ماوەی هەفتەیەک لەو دوانەیەکێک دەرئەچێنن بۆ فینال بە SMS بۆ ژمارە 9252 و ئێستا حەز ئەکەن تۆزێک چەپڵە لێن و دڵتان خۆش بێ گوێم لە هیچ نییە من چۆن؟ حەزەکەن کادر ئەسعەد بێت گۆرانیتان بۆ بڵێ دەبا پێکۆ بڵێن هونەرمەند کادر ئەسعەد